بنراني برای اصلاحتان لبه بردامین ل برنامج كمان فرموا كاك سادات راسيا إما نكوينا دفاع لحكومة وإما نبينا حامي حكومة خوي أجنداي خوي هي برنامج خوي هي مناقشه کردنی پروژه بودجه نێرانی حکوومەت لە ناو پەرلەمانی کوردستان بوون بەڵام لە ڕاستیە ئێمەش بەرنامە و ئەجندای خۆمان هەیە بە پێی سیاسەتی خۆمان و بە ڕۆیای خۆمان خزمەتکردنی خەڵکوا ئەبینین و ئەمەش دەرفەتێکی دیموکراسی ئەبێ ئەوانیش و ئێمەش متفق بین لەگەڵ ئەم ململانەیە ئەوەی پەیوەندی بە گرفتی بوجەوە هەیە لای من لە ڕاستیدا ئەوەیە لە هەرێمی کوردستانە تا ئێستا ئێمە نازانین بوجە لە عێراق چۆن دابش ئەکرێ لە کاتێکا بە پێی مادەی 114 دەستوری عێراق ئێمە بەشێکین لەو پرۆسەی دابشکاری داهات و میزانیە بەسەر هەرێم و پارێزگاکاندا و هەروەها زۆرێک لە پرۆژەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەستنیشان کراوە بۆ کۆمپانیا ئەهلیەکان و کۆمپانیەکانی و بەرهێنان و کەرتی تایبەت کە ئەمە بەلای ئێمەوە جێگەی نیگەرانی و هەروەها هاتنی بوجە لە درەنگوەخت بە پێپێڕەوی ناوخۆ ئەبێت چەند مانگێک زووتر بکات بەڵام تا ئێستاکە نەتوانراوە ئەگەر بەراوردی کە بە ساڵانی ڕابردوو بەڵێ زۆر زووتر ئەگا بەڵام هێشتاکە ئەمە بەشێکە لەو کلێنانەی کە هەیە و من تەسەوڕم وایە داهاتی نەوت و سامانە سروشتەکان هێشتاکە غموزی تێدایەوە ئەمە بەشێکە لەو پرۆسەی کە ئێمە دەستمان پێ کردووە لە ڕابردوودا بڕێک پارە بە ناوی پەرەپێدانی پارێزگاکان 250 میلیۆن دلار هاتە پەرلەمان ئەمە بوو بە ئەساسێک ئێمە ئەبێ فشاری زیاتر بکەین بە هاوکاری ئۆپۆزیسیۆنیش لەسەر خاڵە ئیجابیەکان بڵین بڵێەوە خەلەکانیش دەستنیشانکەین کلێنەکان پێکەوە پڕکەینەوە ئەمە بێتە نێری تێک ئەوەی لە ڕابردووە ڕوویداوە گرفتی گەورە بووە بەشێکی زۆر پارەی داهاتی نەوت دیار نییە تا ئێستاکە ئیسراریش ئێمەش ئیسراری لەسەرەکەینەوە نەهاتوۆتە پەرلەمان کاکسەر ئەم بەخشی پرسیارەکەم ئەەکەمەوە کوێستان خان باسی لە کۆمەڵێ کەلیان کرد لە بودجەی پەسەندکراوی هەرێمی کوردستانە کە تێپەنەراو و سەرۆکی هەرێم موافقەتی لەسەر کردو ئەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم کەلێنیانە ڕاستە خۆمانای ئەوە ئەگەیەنێ کە بەشێکی بەرچاوی سامانی گشتی بودجە بە فیرۆدرا و لە ناوی لەژێر ناوی پرۆژە و بابەت و عینوانی جیاوازەوە پرسیارەکەی من ئەمەیە ئایا ئەم بە فیرۆدانە ڕاستە ئەگەر ڕاستە بۆ هێشتان تێبپەڕێ ئەگەر ڕاست نییە چۆن هێشتاکە بە فیرۆدان نهاتوو چونکە بودجەکە تازە لە جێبەجێبوونای ئەمە خاڵێک جێبەجێبوونێمە بەس ئەو پرۆژەیە کە پەسەند کراوە بەبێ جێبەجێبوون دقی یاسایی پرۆژەکەەوە ئەمە خوێندنەوەی جاجای بۆکرێ ئەو بە جۆرێک کێشەکەی کەستان خانەوەیەکە بەدیدی خۆی خوێندوێتەوە بۆیە پێی وایە لای من کەم و کوڕی تێدایە لای من هەموو شتێک تەمام عیار نییە و کۆمەڵێک مەسەلە هەبوو ئێمەش خوازیار بووین جێبەجێ بێتەوە جێ نەبووەتەوە لە ڕاستیدا ئەمە پەیوەندی بەو جەدەلە سیاسی و جەدەلە فکری و فەلسفی و هەیەکە لە هەموو پرۆژە یاسا و بڕیارەکانە لە پەرلەمانی کوردستان نە هیچ پرۆژە یاسایەک نە هیچ پرۆژە بڕیارێک لە ناویشا بوجە بەدڵی کەس ناوێت لە ڕاستیدا بۆیە ئێمە ئەبێ خۆناغ بە خۆناغ ئەم پرسانە تێپەڕێنین بۆ نمونە بۆ پڕکردنەوەی کۆمەڵێک کلێنی گەورە کە لە ڕابردوودا هەبووە ئێمە تەڕەحمان کرد دە لە سەتی بودجەی تەشغیلی بچێتە سەر ئیسtismاری بۆچی بۆ ئەوەی ئێمە بتوانین سلفەی زەواجی پێ بدەین بە گەنجان و بە کەسوکاری شەی کوڕووکچی شەید بە دیاری وەریگرن سلفەی عقاری پێ زیادکەن چونکە پرۆسەی ئاوادانی لادیەکان لە ڕابردوودا بە 15 میلیۆن سەرکەوتوو بوو ئەمە 5 میلیۆنی بۆ زیاد کرا ئەمە لە چی پرۆژەی تەشغیلی خرایە سەر ئیسtismاری و بۆ نمونە پرۆژەی پەرەپێدوانی تواناسازی ئەوەی لاوان بەبێت تەسکەی حەزبی بنێرێتە زانکۆکانی دنیا تەجروبەیەکی سەرکەوتوو بوو گەشەما پێدا هەڵمەتی دروستکردنی قوتابخانەکان تەرخانکردنی بودجەیەک بۆ ناوچەکانی کێشە لەسەر تەرخانکردنی 100 میلیارد بۆ ئەو شار و شارۆچکانەی کە لە سەردەمی ڕژێما تووشی کاولکاری هاتوون زیادکردنی موچەی پۆلیس و ئاسایش و توێژی خاوەن پێداوی چەتابەتەکان لە هەمووی گرنگتر بە تەرحی ئێمە کەمکردنەوەی موچەی پەرلەمانتاران هەموو ئەمانە هاتەکایەوە لە ڕاستیدا ئەمە بەشێکە لە ڕاستکردنەوەی ئەو نابەرابەری کە لە ڕابردوودا هەبووە ئێمە پێویستمان بە یەکەیە ئەگی ناتوە بڵێ هەموو شتێک بە دڵی منە ئەمە بەو جۆرە نیە و تۆ پێ دوابێ لە پرۆژەیەکە کە زیاد لە 150 لاپەڕێەوە هەزاران پرۆژەیە و هەزاران عینوانە بڵێ گرفتی تێدانە خەلەلی تێدانە بەڵێ تێیدایە کەم و کوڕی تێیدایە بەڵام سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسەتی پەرلەمانی کوردستان سیاسەتی دابینکردنی دادپەروەری و عەدالەتی کۆمەڵایەتی و بەدیهێنانی ئەو خواستانەیە کە خەڵکەیە مەبەستەکە ئەوەیە سیاسەتێک کە خزمەت ئەکا بە ئایدۆلۆژیا و بە حەزب ئەو سیاسەتە تێپەڕێت سیاسەتێک ئەگیرێتە بەر پشتبەستن بە بەرژەوەندی خەڵک بە گەشەپێدانی ئابووری ئەمە دەستمان پێ کردووە ومێ دەکەین ئێمە بتوانین بەرچاوڕوونی زیاتریانی لە دیدگای ئایدۆلۆژی و سیاسیەوە نەڕوانینە هەموو ئەو مەسەلانە کوێستان خانیانی ڕخنێک کە لە ئێوە ژێرە ئەوش ئەوەیە کە ئێوە بەردەوام
لە سەنگەرگرتنان بۆ هەر پرۆژەیەکە لەسی کوردستان وەسی دەسات لە پەرلەمانە تێکا و لەسەر مەسەلەی بوجەوە کۆمەڵێک ئیجاباتی گرنگ لەم بودجە هەیە ئێوە نایخوێننەوە بۆ نمونە ئەوانەی کە کاکسەر ئاماژەی پێکرد لە تەخسیسکردنی ژمارێکی زۆر لە بڕی پارەی خەملێنرا و بۆ خزمەتکردنی چین و تۆشە جیاوازەکانی کۆمەلگا بۆ نمونە 45 ملیارد دینار تەرخان کراوە بۆ کەرتی تەندروستی 25 ملیارد تەرخان کراوە بۆ پێدانی پارە بەو گەنجانەی کە تازە ئەکەونە سەرکار و وەکو بۆەوەی بێت بە خاوەنی کارێک و مەشروعێکی پێ بکات بۆ نمونە لە سلێمانی پارکی هەواری شارکەیەکێکە بێت لە پارکە گەورەکان لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەموو ئەمانە نقاتی گرنگ و خاڵی بەهێزی ئەم بودجێن ئێوە چاوپۆشی لەکەن و باسی ناکەن بە پێچەوانەوە تەنها خاکە لەسەر کەم و کوڕەکانەکەن. بەڵێ دیارە خۆی یەکەم دروستکردنی باخچە و جادە قیرتاوکردن و پارەی قەرز بە خەڵکو و ئەوانە کاری ئیشی خۆیەتی حکومە دەگەرەوە نەکات چی ئەکا لەبەرەوە ئۆپۆزیسیۆن ئیشی نییە بە شان و باڵی حکومەتا هەڵبات نەک ئۆپۆزیسیۆن ئەندامێکی مۆزوعی هەبێت من بەڵێ وەڵامی هەمووی تێمەوە هەر ئەندامی پەرلەمان نابێت بە شان و باڵی حکومەتا بێ وەکو کاکسارەر خۆی باسی کرد نەبێتە محامی حکومەت داین پەرلەمانە بێ کەم و کورتەکان ببینێت بێ کەم و کورتەکان ببینێت پەنجەی بخاتە سەر و هەوڵ بات پرۆژەی هەبێ بۆ چاکسازی بۆ چاکردنی ئەندامیان پەرلەمان ئیشی ئەوەیە بە دوواداچوون بکات بۆ بەهدەردانی سامانی گشتی و بۆ گەندەڵی و بێ چاکسازی تیا بکات دیارە ئەو مەسەلانی کاکسالار باسی کرد سرفەی عەقار و زەواج و هەموو ئەو مەسەلانە ئەوانە پرۆژەی ئۆپۆزیسیۆن بووە لە مانگی نۆی ساڵی 2009 هەموو ئەوانە بە پرۆژەی مەتەقدیم ماکرۆبوانی زیندانی سیاسیشەوە خۆشبەختانە لە بودجەی دیارە ساڵی 2010 کە کاتێکی زۆری خان ئێمە هەموو ئەم قسانەمان کردووە و شەڕمان لەسەر کردو بەڵام بەداخە و کاتەلیسی کوردستانی پرۆژە ئێوە بۆ نەلیستی کوردستانی بەڵێ هەمووی پرۆژەیە ئەمە بۆ هەمووی پرۆژەی هەبووە لە ساڵی 2010 ئەڵێ بەشەکەی خۆم ئەخۆم و بەشەکەی تۆش بۆ خۆم لە ڕاستیدا ئێمە سوپاسانەکەین ئەگەر شتە باشەکان بۆ خۆشتان بگێڕنەوە هەر هیچ نەبێ شایەتیدانە کە ئەم بوجێشتی باشی تایە ئینجازی تایە بۆ کۆمەڵانی ئەرکی پەرلەمانی کوردستان و ئەرکی پەرلەمانتار هەڵسەنگاندن لە ڕاستە دیوە ئیجابەکە وەکو خۆی ببینێ دیوە سەلبیەکەش بە خۆکو خۆی بینێ لە سیستەمی دیموکراسیا پەیوەندی نێوان پەرلەمان و حکوومەت پەیوەندێکی هەماهنگ ئامێز و تەواو کراوە نەک پەیوەندی سەنگەر لە یەکگرتن و حساب بۆ یەکتر نەکردن و نەخوێندنەوەی ئەجندا و بەرنامەیە ئەو نەفەسە تا ئێستا لای بەداخەوە لای خودی کوێستانخان بۆ جۆرە خوێندنەوەی بۆ ئەەکەم لە ڕاستیدا تا ئەو کاتەی کە بەڵێ ئەگەر پرۆژەی ئەوان بێشتی باشی تێدایە پرۆژەی ئەوان هەبێ ئیتر بەرامبەرەکانی کوێرن کەڕن هیچ ئایدیا و ڕوئیا و بەرنامە و استراتیژێکیان نییە کاکە من بەرنمەکەی لیستی کوردستانی بەرنامەی زۆرینەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە متمانە پێکراوی ئەو حکوومەتەیە ئیشی لەسەرەکەی نەجی خۆمانە تۆ ڕخنەی جددی خۆت منطقی خۆت بە بەردەوامی ئێمەش هەماهنگکارە بین لەگەڵت پێمان خۆشە ئۆپۆزیسیۆنێکی ئاکتیڤتر جددیتر لێبڕاوانەتر لە پشت بەرژەوەندەکانی خەڵک چونکە دوجار پێمان وایە حکوومەتەکەی ئێمە حکوومەتێکی سەرکەوتوترە بێ دوجار ئێمە ئەو ئەگەڕێنەوە بۆ ئەو خاڵی کە پەیوەندی بە ئەو ڕۆژەوە هێجارێکتر هەڵبژاردنەکەین بە کۆمەڵانی خەڵکەڵین فەرمونون دەنگمان پێ بدەنەوە چونکە بەرنامەکەمان سەرکەوت بەڵێ دیارە ئەو مێژووی من باسی یەکەم زۆر دوور نییە ئەو مێژووی من باسی یەکەم مێژوویەکی زۆر نزیکەکە ئێمە پرۆژانەمان پێش تەقدیم کردو و لان لیستەکانی کەوە ڕەت کراوەتەوە و لە بودجەی ساڵی 2010 مانگی دوی ساڵی 2010 زۆر نزیکە ئەمانە هەمووی کۆمەڵانی خەڵک بینیوەتی کە ئێمە شەڕمان لەسەر کردو دوجار دەنگی بەدەستدێناوە خۆشبەختانە ئەم ساڵ لیستی کوردستانی هاوڕابوون لەگەڵ ئێمەیا و دەنگ دراوە بەوەی کە هەنێک لەو دەستکەوتانە بۆ کۆمەڵانی خەڵک بێتە دی من ئەمەوێت یەکشت ڕاست بکەمەوە ئەویش ئەوەیە ئەو لە سادەی کە بەردرا لە بودجەی بەکاربەر هەمووی نەخراوەتە سەر بودجەی وەبەرهێنان بەشی هەرە زۆری چۆتەوە سەر بودجەی بەکاربەر دیارە سلفەی زەواج و سلفەی عەقار و مەسەلەی زیادکردنی موچە و مەسەلەی تۆڕی ئیجتیماعی ئۆمانە هەمووی بەکاربردنە نەچۆتە سەر بودجەی وەبەرهێنان وەک کاکسارەر ئیشارەتی پێەیە بەڵام لەگەڵ ئەوەی کە سلفەی قەرزی خانوبەرزیایی کردووە هینی هاوسەرگیری زیایی کردووە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە دادپەروەری تەواو لەناو ئەم بودجەیە بۆ کۆمەڵانی خەڵک بەدەست هاتووە ئەمە ناکاتە ئەوەی هەموو تاکەکان وەک یەک خۆشگوزەرانەکە من ئەکرێت چەند نمونەیەک بێنمەوە هەر بەپێی ئەو ئامارەی کە وەزارەتی کار بڵاوی کردوێتەوە لەناو ئەم شاری سلەیمانیە 5,000 خێزان سوود لەو بەرنامەی تۆڕی کۆمەڵایەتی وەرەگرێ کە وەزارەت هەیەی کە تا ئێستا 30,000 بووە بە 150,000 ئەمانە هیچ داهاتێکیان نییە و من دوو تێبینیم هەیە لەسەر ئەم زیادکردن لەگەڵ ئەوەی کە ئەمە دەستخۆشیە بۆ پەرلەمان کە بۆتە
150,000 بەڵام هیچ خێزانێک کە هیچ زاهاتێکی کەی نەبێت بە 150,000 لە هەژاری ڕزگاری نابێت جگەلەوەی ئەگەر بە شێوەیەکی ڕێژەیە شوەدیگری گۆڕانێکی باشە بەڵێ گۆڕانی من سەرەتاوتم کاگومێت وتم لەگەڵەوەی گۆڕانێکی باشە و دەستکەوتێکی باشە بۆ پەرلەمان بەڵام ئەمە کۆتایی نانێ بە هەژاری جگەلەوەی کە ئەم 5,000 خێزانە هەر لە شاری سەیمانیە بە هەزاران خێزانی کە هەیە لەم تۆڕی کۆمەڵایەتیە سوودمەند نابێت لەبەر ئەوەی داهاتێکی زۆر کەمی نەمرەونەژی هەیە هیچ سوودمەند نەبووە لە بودجێ گشتی ئەگەر بین سەیری مەسەلەی بێکاری بکەین دیارە 25,000 میلاد دانراوە بۆ دامەزراندن ئەمە هەرگیز نابێتە هۆی کەمکردنەوەی بێکاریە چارەسەرکردنی کێشەی بێکاری چونکە ساڵ بۆ ساڵ دەرچوانی ئامادەی و پەیمانگاو زەنکۆکان زیاد ئەکەن و ساڵ بۆ ساڵ خەڵک پێویستی بەکارە بێت بە پێی و ئامارانەی کە حکوومەت خۆی بڵاوێکاتەوە لە شاری سەیمانی 16,000 کەس فۆرمی دامەزراندنی پڕکردوەوە لە کاتێکە بەشی بەرکەوتەی سلەیمانی لەو 25,000 9,000 کەواتە 7,000 کەس بێکارەمێننەوە. ئەگەر بینە سەر مەسلەی نیشتەجێبوون کە خۆشببختانە سنووخی نیشتەجێبوون ئەم ساڵی 100 ملیار دیناری بۆ دانراوە بەڵام بە تەجروبە دەرکەوتووە ئەم مەسلەی سندوقی نیشتەجێبوونە خزمەت بە خێزانە هەژارەکان و ئەو کەسانە ناکات کە سەرەتا هاوسەرگیری پێگەێنن چونکە ناتوانێت نە ئەو پێشێکی زۆرە بات نەدواتر ئەو پارەی ماگان ئەوە بات بەڵام ڕاستە 49 میلیار دینار دانرا بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ خێزانە کەم دەرامەتەکان بەڵام من پێم وانە ئەم 49 میلیارە حکوومەت ئەم ساڵی خاتە بواری جێبەجێکردنەوە خۆی ئەگەر پشی خات ئەم یەکانە تەواو نابن کەواتە لێرەیە کێشەی نیشتەجێبوونی هەژارەکان کۆتایی پێنەهاتووە. بەڵێ سوپاس گوستاخان کاک ساڵارێکێک لەو ڕخنانەی کە لەم بودجێ ئەژیرێ ئەویش تارمایی حیزب و بەرژەوەندەکانی حیزب بەسەر بودجەوە ئەژیرێ ئەویش بەوەی کە ژمارەیەکی زۆر کادری حیزب لە ناو دەستگا حیزبەکانە کارەکەن و موچە لە حکوومەت وەرەگرن و موچی ئەم کادرە حیزبیانە کە لە ئەساسە کار بۆ حیزب و ئۆرگانە حیزبەکانەکەن بەڵام موچە لە حکوومەت وەرەگرن و بوون بارگرانێکی زۆر بەسەر بودجەوە هەر ئەمەش واکات کە ڕێژەی لە سەدا هەفتای ئەو داهاتێکەی هەرێمی کوردستانە بڕوات بۆ موچە. بەڵێ ئەمە قسەیەکی ڕاستە. لە ڕاستیدا ئێمە ئەبێ واقعیانە بیرکەینەوە و ئاوڕێ بدەینەوە لە ساڵانی ڕابردوو لەکوێ بووین گەیشتوونەتەکوێ ئێستا ئاسۆکان بەرەوکوێن لەو ڕوانگەیەوە ئێمە ئەبێ دەستنیشانکردنی کەم و کوڕەکان بکەین کەیەکێ لەوەی لە ڕابردوودا هەیمەنەی حەزب هەبووە لە حەزبە بە قائیمە لە زانکۆکان بە قبول خاص خەڵک وەرگیراوە بە قائیمە لە حەزبە ئەرز دراوەتە خەڵک بە قائیمە خەڵک جێکراوەتەوە لە تەملیکی حکوومەت و بەڵام هیچ بەرهەمێکی بۆ حکوومەت نەبووە بەڵام لێتی ناشارمەوە لە خولی سێمی پەرلەمانەوە بە حوزوری ئێمە بە حوزوری فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن قۆناغ بە خۆناغ ئەمە بەرەو کۆتایی هاتن و بەرەو کەمکردنەوە ئەڕوا ئەمە دۆخێکی ئینتیقالی ئێمە پێدا تێپەڕ ئەبین ئەو حاڵەت تا هەیمەنە حیزب بەسەر حکوومەتە لەناو بودجە و لە درێ بودجەشا بەرەو کۆتایی ئەچێت بەرەو کەمکردنەوە ئەڕوا کۆتایی نە بەڵام نەخێر بەرەکۆتایی نەخێر هەرگیز کۆتاییش نایە هیچ شتێک نیە مەسەلە ینی وەکو پێم وتی کۆتایی بەڵام تا ئاستێکی زۆر گرنگ ئێمە توانیمانە ئەو قۆناغانە تێپەڕین توانیتانە کۆتایی بە هەیمەنە حیزب بەسەر دەسەڵاتە بەسەر حکوومەتە بە ئەندازێکی زۆر کەم بکەنەوە ئەگەر دەرفەتم دێ قسە پرۆژەی تواناسازی ئێستاکە خەڵک نەک تەنها لە سلێمانی کە تەرکیزەکە لەسەر سلێمانی بێ لە هەموو پارێزگاکانی کوردستان خەڵک دەنێردێتە دەرەوە لەسەر ئەساسی کەفاءەت بەبێت تەسکیی حزبی ئەمە ئینجازە گەورەکەیە کە ئێمە قۆناغێکمان تێپەڕان و دوجار دامەزراندن لە ئەم ساڵەوە بە مەسلەی فۆرم و بە مەسلەی ئاشکرایی ئەمە تێپەڕاندنی ئەو دۆخەیە لە ڕاستیدا و پرۆژەی حزبی لە ساڵانی ڕابردوودا بە سەدان ئەندامی پەرلەمان دەستی بۆ بەرزکردوێتەوە ئەمە تێپەڕی من ئەمەوێت لە ڕاستیدا ئەوەی کە پەیوەندی مەسلەی بودجەی تەشغیلی و ئیستثماریەوە هەبوو من نەموت هەموو ئەو تەشغیلەی کە ئێمە دەلەسەتەکە نردومانە بۆ ئیستثماری ئەمە لە سوارچەوەی سیاسەتی پیاچوونەوەی دەخل بووە پیاچوونەوەی دەخل کە بۆ نمونە توێژی گەنجان و لاوان سوودمەند بن لەو بودجە تەشغیلیە بۆیە ئەمانە بە بەردەوامی ئیشکردنە لەسەر پرۆسەیە کە ئێمە ناومە پرۆسی چاکسازی کە ئێستاکە لە دەرەوەی پەرلەمانیش ئیرادەیەک هەیە هێزە سیاسیەکان هەر کەسەوە بە بەرنامەی خۆی ئیش لەسەر ئەوەکە ئەمە ئەستی قسەکانمان بێ و بودجە شادەماری ئەو مەسەلەیە یەک پرسیاری گرنگ لە بودجە ئەوەی تێبینێکرێ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بڕی موچە ئەو موچەی کە ڕۆشتە بۆ وەزارەتی دارایی نسبەتێکی یەکجار زۆرە بۆ نمونە
فەرمانبەرانی وەزارەتی دارایی 38,000 فەرمانبەر و کەستێکێ بەڵام وەزارەتی پێشمەرگا نزیکی 118,000 فەرمانبەری هەیە بەڵام ئەو پارەی کە ئەچێ بۆ موچەی وەزارەتی دارایی نزیکی 4 ئەوەندەی موچەی وەزارەتی پێشمەرگایە ئەمە نیشانی ئەوە نییە کە لۆدێکی گەورەی کەوادری حیزبی لەسەر وەزارەتی دارایی و لەو بودجەیە کە ئێوە بەسەتا کرد و تێپەڕیوە هەموو ئەوەی پەیوەندی بە وەزارەتەکانی تریشەوە لەبەر وەزارەتی دارایی محاسبی حکوومەتە خەزانەی حکوومەت تێکڕا لای وەزارەتی داراییە بۆیە زۆر جار بەشێک لە تایبەتمەندی وەزارەتەکانی تر دەستەکانی تر لە ڕێگەی وەزارەتی دارایی وەخەرجێت بەشێکی پەیوەندی بە احتیاطاتەوە هەیە من ئەمێ لە ڕاستیدا مەسلەیەکی زۆر گرنگ ئاماژە پێ بکەین ئێمە قسەکانمان لەسەر ئەوە بێ ئەم بودجێ تا چەند بۆ ژێرخان تەرخانەکرێ تا چەند بۆ ئەم مەسەلانەی کە پەیوەندی بە سەرخان و ڕازیکردنی چین و توێژەکانەوە هەیە لە ڕاستیدا ئێمە ئێستاکە ئەبێ لەم قۆناغەدا قسە لەسەر ئەوە بکەین سێکتەری کشت و کاڵ سێکتەری سناعی سێکتەری بازرگانی چۆن ببوژێنەوە و بەرهەمی خۆماڵی بەرە پێ بدەین و خەڵکی بێکار هەڵی کار بۆ بڕەخسێنین و بوژانەوەی زیاتر بخەینە گوند و شار و شارۆچکەکان لە ڕێگەی ئەو فرسەتەی کە لە بەردەستدایە لە ڕاستیدا و ئێمە لەبەر ئەوەی سەرچاوی داهاتمان تاکە سەرچاوی ئەبێت سەرچاوی تر بدۆزینەوە بۆ ئەوەی بتوانین ئەم پرۆسی گەشە کاکسەر باس لەوەکرێت کە لۆدێکی گەورەی کارمەندی حیزبی لەسەر وەزارەتی دارایی ئەمەش واکات کە ئەم بودجەی وەزارەتی دارایی ئەوەندە گەورە بێت 4 هێندەی بودجەی وەزارەتی پێشمەرگە بێت لە کاتێکە ژمارەی فەرمانبەرەکانی وەزارەتی پێشمەرگە 4 هێندەی ژماری فەرمانبەرەکانی وەزارەتی داراییە بەڵێ دیارە وەزارەتی دارایی محاسبی حکوومەتە و سندوقی حکوومەتە لە ڕاستیدا و هەندێک پرسەیە پەیوەندی بە وەزارەتەکانی تریشەوە دوجارە تێچە وەزارەتی مالیە و ئەوەشی پەیوەندی بەو دۆخەوە هەیە کە هێشتا کە کۆمەڵێک کەوادری حزب موچە لە حکوومەت وەرەگەن بێگومان لە ڕێگە وەزارەتی داراییەوە دابین ئەکرێت کە ئێمە ئومێدەوارین لە ڕابردوودا ئەمەت بە تەواوەتی بسرێتەوە کە پەیوەندی بە دۆخێکەوە هەیە لە ڕابردوودا ڕووی داوە و ئێستاکە بە بەرنامە کار لەسەر کەمکردنەوە تا ئاسی نزیکبوونەوە لە ڕاستیدا ئەمە پەیوەندی بەو مەسلەیەوە نییە پەیوەندی بەوە هەیە تا چەند ئێمە ئەتوانین ئەوەی ئیمکانە بەدی بهێنین ئەوەی پەیوەندی بە مەسلەی 2% بودجەی تەشغیلیەوە بوو خاتوکێسان ئاماژەی پێکرد لە ڕاستیدا ئەوە لە چوارچێوەی سیاسەتی پیاچوونەوەی دەخل بوو ڕاستە هەمووی بۆ پرۆژەی ئیسtisماری نەبوو بەڵام مەسلەی سلفەی زەواج و سلفەی عقار و پرۆژەی تواناسازی و هەڵمەتی قوتابخانەکان و دابینکردنی 100 میلیارد بۆ ناوچەکانی کێشە لەسەر و دابینکردنی پارە بۆ سندوقی زەراعی و کشت و کاڵی و ئەم مەسەلانە ڕاستیدا ئەمە جۆرێکی ترە لە پیاچوونەوەیەکی تر لە کەمکردنەوەی ئەو بابەی کە پەیوەندی بە تەشغیلیەوە هەیە بۆ مەسلەی پیاچوونەوە بەشێکی باشی بۆ تەشغیلی چونکە نسبەتەکە لە 30 بۆ 70 تەشغیلی و 30 ئیسtisماری شتێکی گۆڕی و لە ڕاستیدا ئەمە بە بەراورد بە پارساڵ چەند ڕقەمێک فەرقی کردووە لەو ڕانگەیەوە ئێمە ئەتوانین بڵێن ئەمە هەنگاوێکی باش بوو ئایا بۆ ساڵی داهاتوو ئەتوانین کۆمەڵێکە لێنی تر پڕکەینەوە ئومێدمان وایە بەچی بە چاودێریکردن و جێبەجێکردنی ئەو بەرنامەیە کە هەیە کۆمەڵێک هەنگاو نراوە کە ئەم هەنگاوانە هەنگاوی بە پلەیە و کاک سەرار پێمانەڵێ هەنگاوێکە بۆ ئەوەی کە کۆتایی بهێنرێ بە باڵادەستی حیزە بەسەر بودجە و بەسەر ئەزمموی حکومڕانی کوردی و بەسەر پرۆژە گشتەکانی کۆمەلگای لەوانە مەسلەی توانەسازەیە کە کچ و کوڕی کورد چونتە دەرەوە بڕی 100 میلیۆن دلاری بۆ تەرخان کراوە و ئەمە بۆ هەمووانە بەبێ جیاوازی و تاعینکردن و دامەزراندنی کارمەندەکانە بە پێی CV و کەفا ئەو کۆمەڵە پێوەری دیکەیە هەموو ئەمانە ئەومان پێناڵێ وردە ئەم قۆناغە بەرەو باشتر ڕوا باشتر و تاگەین ئەستێک کە بەڕاستی نمونەی حکوومەتێکی باش بنیاد بری بەڵێ دیارە هەیمەنەی حیزب تا ئێستا بەسەر هەستی دەسەڵاتەکەی هەرێمەوە وازەح و هەیە و بەسەر دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی یاسادانان پلان و ئیرادێکی بەهێز هەیە بەڕای تۆ بۆ کۆتایی هێنان بەو دۆخە لەلایەن دەسەڵات و لەلایەن فراکسیۆنی کوردستانی ئەوە ئێرادەیەک ڕەنگە هەبێ بەس بەو بەهێزیە و بەو شێوازە گشتگیرێنیە کە لە ئایندەیەکی نزیکە ئەم هەیمەنەیە زۆر کەم بکاتەوە نەخێر ڕەنگە بە تاک خەڵک هەبێ ئەوەی بوێ بەڵام ئەمە ئیرادەیەکی گشتگیر و ئیرادەیەکی بەهێز نییە من ئەگەر لە ئیتاری بودجە دەرنەچین چکە نمونەی کە زۆرە ئەگەر هەر لەسەر مەسەلەی بودجە ئێمە قسەی خۆمان بکەین ئێمە گەسەیت کەین لە ساڵ 22 ئەم بودجەیە 22 زیاتریش کەسرێک بۆ هێزەکانی
ئاسایش و پێشمەرگە و ناوخۆڕوا کە ئەم سێهێزە تا ئێستا سێ هێزی نیشتیمانی نین تا ئێستا سێ هێزی حیزبین ئەمە وازەحە کە ئێستا لە پرۆسی چاکسازیە چ دەسەڵات ئێوێ ئیشی لەسەر بکات چ ئۆپۆزیسیۆنێ ئیشی لەسەر بکات لە ساڵ 22 ئەم بودجێ بۆ ئەم هێزانە ئەڕواتۆ کە سەیری ئەم بودجە قەبەیە ئەکەی بۆ ئەم هێزانە وا تەسەور ئەمە لە بودجەی تەژیلی بەتەنها کاتە کۆی بودجەی گشتی لە ساڵ 22 تۆ وا تەسەورەکەی لەبەردەمی 22 کۆی بودجەی تەشغیلی بۆ هێزەکانی ئاسایش و ناوخۆ پێشمەرگەیە وا تەسەورەکەی تۆ لەبەردەمی شەڕێکی زۆر قورس و گەورەیە یای نیازە هەیە ناوچەدابڕێنراوەکان بخەیتەوە سەر هەرێمی کوردستان لە کاتێکا وەک باسم کرد هێشتا موچەی هێزەکانی ناوخۆ ئاسایش و پێشمەرگە وەک مرکز نییە کە لەم بودجەیە ڕاستی ئەکاتەوە کە جارێکیکە پارە ئەچێتەوە سەر ئەم لە ساڵ 22 کە ئەم پارانە زیاد ئەکرێت هەروەک بەڕێز ئیشارەتی پێیا کرد لە ساڵ 19 بودجە و کەسرێک بۆ وەزارەتی داراییە لە بەرامبەرە بۆ وەزارەتەکانی کشت و کاڵ و پیشەسازی و شارەوانی و گەشت و گوزار لە ساڵ 4 کەواتە من پێم وایە ئەو یەکەم ئەو هێزانە هێزی حیزبین ئەمە وازەح ڕەنگیایەوە لەم ئەخیریا و لەو پرۆژە چاکسازیشکە هەردوو لایەن پێشکەشیەکەن و قسەی لەسەرەکەن جگە لەوەی کە لە ساڵ 19 وەکو جەنابێ باسی کرد زۆرترین منحەی حیزب و ڕێکخراوەکان و کادری حیزبی بە هەموو حیزبەکانەوە لەم لە ساڵ 19 ئەڕوات لە بەرامبەرەکەی بەراوردی ئەەکەی بەو سێکتەرە گرنگانەی وەک کشت و کاڵ و پیشەسازی و گەشت و گوزار لە ساڵ 4 کەواتە هەیمەنێ ئەگەر بیت بابەکانی کەژ ورکەیتەوە زۆر مەسائل زۆر سپاس وەڵامە چێکا لە سەدا 20 ڕقمێکی گەورەیە 22 ڕقمێکی گەورەیە بۆ هێزەکان ڕۆکە هێزی ئەڵە هێزی حیزبی و هێزی نیشتیمانی نیە لە کاتێکە بە مقابلی ئەمە بۆ کارتە گرنگەکانی گەشتیاری و کۆمەڵی کەرتی گرنگی دیکە لە سەدا 4 بەڵێ لە ڕاستیدا ئەو هێزانە هێزێکن ڕاستە لە بنەڕەتدا هەردوو حزبی دەسەڵاتدارێکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە ئاکامی شەڕی ناوخۆ حکوومەتەکە دابش بوو بۆ سەر دوو زۆنی سەوز و زرد بەڵام لە چوارچێوەی پرۆسەی یەکردنەوەدا ئەمەش جۆرێکی ترە لەو هەنگاوانە و ئەو هێزانە جێگەی تەقدیرن لە ڕاستیدا لە ڕابردوودا توانیویانە بەشێکی باش لە ئەمنێتی هەرێمی کوردستان بە بەراورد بە ناوچەکانی تری عێراق بپارێزن بەڵام حقیقەتێک هەیە لە ڕابردوودا ئێمە لەبەر ئەوەی هیچ سەرچاوەیەکی تری داهات نەبووە خۆبژێنی نەبووە ئەمانە هێزی حیزبینە هێزی نیشتیمانی ئەم بودجێ بۆ زەخمە بۆچی بۆم هێزانە وەڵامی هەردوو پرسیارەکەت دەمەوە فترەیەک لە فترەکان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانە ژیانی خەڵک باش بکات هاتووە دایمەزراندووە بەبێ پلان بەبێ بەرنامە لە سەردەمی دوو ئیدارەیدا تاوەکو ئەم دوایانەش ئەمە بارگرانی گەورەی بۆ سەر بودجەی هەرێمی کوردستان دروست کردووە و ئەمە خۆ نەبوو ئێستاکە بودجەی تەشغیلی 70% و بودجەی ئیستثماری 30% کە لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیاە معادلەکە پێچەوانەیە ئەمە پەیوەندی بەو دۆخە هەیە لە ڕابردووە بەڵام ئێستاکە لە بەرامبەر ئەوەی تۆ 25,000 میلاکات بە پێی پێویستی دادەمەزرێنی لە بەرامبەرە کۆمەڵێ پرۆژەی گرنگ کۆمەڵێ بوژمەی گرنگی باش تەرخانەکەی بۆ سێکتەرەکانی بەرهەم و بەرهێنان و پشتبەستن بە بەڵامی پرۆژە لە 4 بۆ کەتی پێشەسازی و بۆ کەرتی گەشتاری لە هەرێمی کوردستانە کە هیچێک لە بابەتە هەرە گرنگەکانی هەرێمی کوردستان گەشتیاری بە حکمی سروشتی ناوچەکە لە 4 بۆ کەرتی گەشتیاری بۆ هەر سێکەرتەکە کشتڵام پیشەسازی شارەوانی گەشت و گوزار ئایا مەطلبی خەڵک دامەزراندن نیە جێکردنەوە نییە پشکنیە لە ناو ئەم بوجە گشتێدا و ئایا ئەو ڕقەمەی کە جەنابەت باسیەکەی بۆ خۆناغێک ئەگەر بەردەوام بین لەسەری وەکو بنەمایەک بۆ ئایندەیە بۆ پرۆژەیەکی 5 ساڵی تر ئەم ڕقەمە ناکاتە ڕقەمی 20% ئەمانە پرۆسەیەکن بەردەوامی هەیە ئێمە وەکو ئاماژەمان پێکرد مخەلەفاتێکی زۆرمان لە ڕابردوودا بۆ بەجێماوە ئێستاکە لەم ساتە وەختەدا ئەبێ هەموو هێز و لایەنەکان خۆیان بە مەسئول بزانن لە بەرامبەر ئەم دۆخە و بەدیهێنانی خواستی خەڵک ئەگەر قسە لەسەر ئەوە بێ بۆ بودجەکە 70% و ئەمساڵ تەشغیلی 70% و بەرهێناسی لە سەتە کۆتایی دنیاە فەرمو دۆخی هەرێمی کوردستان وایە و ئەمەش بەرنامەکەیە ئەوەش بودجەکەیە بۆ جۆرە هەم بۆ مەجای ئیستثماری هەم بۆ مەجای تەشغیلیش خراوەتە بەردەست کۆمەڵانی خەڵکی کوردستان سەرنج و تێبینی و ڕاکانی زۆر لایەن و زۆر شارەزای بواری ئابووری وەرگیراوە و ئێمەش خۆشمان بەشێکی باش شەڕمان کردووە لەسەر ساختکردنەوەی کۆمەڵی پرسپەیوەندی بە بودجەکە و بە پرۆژەوە هەبوو کەتاب بوو بە یاسا لە ڕاستیدا راپۆرتی هەر نۆزدە لیژنەکەی پەرلەمانی کوردستان ئەبێ بە نەزەری اعتیبار وەرگرێ گفتوگۆکانی ناو پەرلەمانی کوردستان کە 17 دانیشتنی بۆ کراوە و چەندین سەعات دانیشتنی شەو ڕۆژی بۆ کراوە و هەموو ئەوانە ڕاستکراونەتەوە نەک
ئەوەی یەک قەوسم بیتێ نەک ئەوەی بەبێ ئەوەی حرفێک لەسەر بودجەکە هەبێ بڵێ وڵا ئەم بودجە بە خەڵک نایە ئەبێ بگەڕێتەوە بۆ حکوومەت و خۆشت ئامادە نەکەی کە بڵێ من ئەجندام هەیە بۆ گەنجان بۆ مەسلەی تواناسازی بۆ سلفەی عقار جێی تا بکەمەوە یەکسەر چەپ و ڕاستی بەستەدابێنی ئەمە حکوومەت خۆی بڕاشاکی کاتەوە لە کاتێکە تۆ چاوەڕوانی حکوومەت بین نەخێر ئێمە ئیرادەی خۆمان لەسەر پرۆژەکات ئەوەی ئیمکان بێ بەدی ئەهێنین و ئیشی لەسەرەکەین ئەوەی خواستی خەڵکە خواستی داواکانی ئۆپۆزیسیۆنەکانیشترا لە بودجە جێکرا بەڵێ دیارە کاکسالار دووجار باسی ئەوەی کرد کە ئێمە بێ دیراسە و بێ هیچ شتێک داوامان کرۆم بودجێ بگەڕێتەوە نەخێر ئێمە هەموو کۆمەڵانی خەڵگەزان ساڵی پاریش و ئەم ساڵیش باشترین دیراسی بودجەمان کردووە ئێمە لە بودجەی ساڵی 2011 لە سێ بوارە سێ لیژنەی پسپۆر و مختص دانیشتوون راپۆرتیان بۆ ئێمە ئامادە کردووە لیژنەیەک کە لە خەڵکی شارەزا و خەڵکی پسپۆر لە ناو حکوومەتە راپۆرتێکیان بۆ ئامادە کردوون لەسەر کەلێرەکانی بودجە راپۆرتێکیان کۆمەڵێک ئەندازیار و خەڵکی پسپۆر راپۆرتیان بۆ ئامادە کردوون لەسەر پرۆژەکان لیژنەیەکی کە لەسەر بودجەی تەژغیلی هەمووی بە راپۆرت و بە وردەکاری هەموو ئەمانە مناقەشەمان کردووە لە ناو پەرلەمانە دوجار کە سەیرەکەی ئەم بودجێ ئەم هەموو کەم و کورتی و کەلێنەی هەیە و ئەمە بە دڵنیاییەوە مادەم حکوومەت ئەم بودجەی داڕشتووە ئەمە لە ناو حکوومەتە لیژنەیەک هەیە بۆ داڕشتنی بودجە ئەمە لە خۆیەوە نەهاتووە من بێم دەستکاری شوێنێکی بودجە بکەم شوێنێکی کە ئەگۆڕێ ئەمە ئەندامێکی پەرلەمان ئەم وردەکاریە نازانی چی ئەم وردەکاریە کوێستاخانی بەکاتی بەرنامەکەمان تەواو بوو کاک سەلار بەر لە تاوابوون ئەگەر بە جملەیەک چەند جملەیەک بتێ شتێک بڵێ یا شتێک بەلاتەوە گەرنگ بێ کۆمنتێکەکە بێ ئێمە لە دۆخەکان لە ڕاستیدا هەمومان پێویستمان بە سەرخستنی پرۆسی دیموکراسی و ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە و پرۆژەی هەمەلایەنە هەیە بۆ چاکسازی و مەسلەی بوجەژێکێک بوو لەو هەنگاوانەی کە ئێمە هەریج نەبێت جەدەلێکی قوڵ و جەدەلێکی زەمیلانەمان دروست کرد لە ناو پەرلەمانی کوردستان کۆمەڵێک پرۆژەی گرنگمان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان پێکەوە بەدەستهێنا و کۆمەڵێک ئینجازی گەورە لە پرۆژەی بوجەدا هەبوو بە بەراورد بە ساڵانی ڕاک بچونکە هەڵسەنگاندن ڕخنەگرتن بریدێ لە هەڵسەنگاندن ئەوەی ئیمکانە لە نێوان ڕابردوو بۆ ئێستا بۆ داهاتوو ومێ دەکەین ئەمانە بچنە چوارچێوەی سەرخستنی ئەو پرۆسەی کە لە هەرێمی کوردستانە بە ئاراستەی شەفافیەت و دیموکراسیەت و بەدیهێنانی خواستەکانی خەڵکو و چەسپاندنی عەدالەتی کۆمەڵایەتیەوە من دوا قسەم ئەوەیە کە بەڵێ ئەم بودجەیە لەگەڵ ئەو دەستکەوتانی کە کاک سالار باسی کرد کە پێکەوە کردومانە ئەوەیە ئەم بودجەیە بە ڕێژەیەکی بەرچاو داهاتی گشتی تیا بەهدەردراوە ئەم بودجەیە ناشەفافی و ناڕوونی و کەمی و نادیاری داهاتەکان تایە لەناو ئەم بودجەیە پرۆژەی استراتیجیتیانە لەناو ئەم پرۆژەیە زۆر کەم هەوڵ دراوە بۆ کەمکردنەوەی بێکاری هەژاری بژانەوەی ژێرخانی ئابووری بژانەوەی گوندەکان و کردی کشتتوکان زۆر سپاس شێستەخان بۆ لە بینرانی بەڕێز ئەوەی جۆتان لە بە گفتوگۆکردن بوو سەبارەت بە بودجەی هەرێمی کوردستان بە میوانداری بەرەسان هەریەک لە کاک سالار محمود ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کوردستانی و بەڕێز خاتوو شێستان محەممەد ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی گۆران بەخێراتتانەکەم.